بەڕێزان ئەم کاتتان باش. ئێستا ئەم بێچوانە یەکیش لەم سێ بێچوویەکی ژیان کە دوێنێ هەڵهاتووە کێشەی نەخۆشی خاڵی ڕەشی هەبوو. لە دوێنێەوە بەیانەکەی و ئێوارەکەی ئەم ڕۆژ بەیانەکەی دەرمانم ماونەتێ. ئێستا سەیری بێچووەکانەکەین زانین کامیان کێشەی خاڵی ڕەشی هەیە. ئەتوانین بەم شێوەیە بیگرین سەیرەکەین. ئەگەر سەیری ئێرە بکەین، سەیری ئەم بێچووە بکەین بەم شێوەیە، ئەیبینین ئەلێرەیە ئێرە. ئەگەر سەیریکەن ئێرە ئەوە خاڵە ڕەشەکەیە کە ئێشتا ماوێتی، بەڵام دوێنێ زۆرتر بووە، ئەمڕۆ کەمتر بووە. سەیری ئەوانی کەشەکەین، زانین ئایا ئەمانی شایانە ئەم بێچوویان هیچ کێشەیەکی نییە. ئەیگێڕینەوە شوێنی خۆی. سەیری ئەم بێچووە شیانەکەین کە ئەمڕۆ هەڵهاتووە، زانین هیچ کێشەیەکی هەیە. سەیرەکەین هیچ کێشەیەکی نییە، هیچ کێشەیەکی خاڵی ڕەشی نییە. ئەوە ئەگرمەوە جارێکی کە بۆ ئەوەی بیبینن بە جوانی، بۆ ئەوەی بە جوانی بیبینن. سەیریەکەینەوە جارێکی کە ئەیبینین ئەوە خاڵە ڕەشەکەیە. ئەگەر سەیریکەین ئێرە ئەیبینن کە کەم بۆتەوە، لێرە ئەیگەڕمەوە شوێنی خۆی. ئێستا کە زانیمان یەکێ لە بێچووەکان کێشەی خاڵی ڕەشی هەیە، نەخۆشی خاڵی ڕەش. ئێستا ئەمە ئەوەستێنین.